دکتۆر ئاری عەبدوڵڵا پزیشکی جونگە و ڕۆماتیزم. هاوڵاتیانی خۆشەویست، ئێستا کۆمەڵگەی مرۆڤایەتی لە قۆناغێکدایە کە سەر تاسەری جیهان بیرۆدە و سەرقاڵی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئەم ڤایرۆسەش بە ئەندازەیەک بچووکە کە بەچاو نابینرێت، بەڵام بۆتە هەڕەشەیەکی مەترسیدار بۆ سەر ژیانی مرۆڤەکە. یەکێک لە خەسڵەتەکانی ئەم ڤایرۆسە خێراییە لە بڵاوبوونەوەیدا، واتە بە شێوەیەکی زۆر خێرا لە نێوان مرۆڤەکاندا ئەگوازرێتەوە. بەڵام خۆشبەختانە دەرکەوتووە کاریگەرترین ڕێوشوێن بۆ خۆپاراستن لەم ڤایرۆسە و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مانەوەی لە ماڵە و خۆ بە دوورگرتنە لە بەرکەوتنی ڕاستەوخۆ تێکەڵاوبوون لەگەڵ کەسانی تر و پابەندبوونە بە ڕێنمایە تەندروستیەکان. لە ماڵەوە بمێنەوە و پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان بۆی ژیانی خۆتان، خێزانتان، دۆستان و خۆشەویستان و هاوڕێیانتان پارێزراو بێت، بۆی ئاسایشی تەندروستیمان پارێزراو بێت، بۆی نەتەوە نیشتمانمان پارێزراو بێت. لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوەی لە ژیان بمێنەوە. دوێتن ئەم هەمی پابەند بین لە دیفرەتمان تەندروستیە. ببیننا مالت خو بەو جمالت خۆ نەدەرکەوین، دا بۆ حتەیش خۆشتبین خۆ دیر نەکەوین و نەهێرین ڤایرۆس لە وڵاتێمە بەڵاو ببین. سانیار کامرانم لە KG2 من لە ماڵەوە ئەمینمەوە کە ئێوەش لە ماڵەوە بمێنە بۆ خۆپارێزتن لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەسوکی ئافرەتەکە دە بەرابەرزان لە ماڵا خۆ دەرناچم هێویت کەم لە خەڵکێ و پادبەن بن بڕێنمایەت حکوومەتە هەرێما کوردستانê داکو تەندروست و سەڵامەند. خۆشەویستان، ڤایرۆسی کۆڕۆنا مەترسیەکی گەورەیە لەسەر ژیانمان. لە دەستدانی ئازیزامان زامێکی لەبیر نەکراوە و قەرەبوو ناکرێتەوە. بۆ ئەوەی هەموومان دوور بین لەو ڤایرۆسە مەترسیدارە پێویستە پابەند بین با ڕێنمایە تەندروستیەکان لە ماڵ بمێنینەوە. از کارمندی هاتوچه دا خلکی که مال خوب بمینه پابند به ڕێنمای هاتوچوی